هێشتا لەکوێتانە هێشتا لەکوێتانە دەست بۆ ڕیشەکانمان دەبەن ڕیشەکانتان دەقرتێنین دەست بۆ هیواکانمان دەبەن پەنجەکانتان دەشکێنین خۆشی ژیانمان لێ دەستێنن دنیاکەتان دەڕوخێنین هێشتا لەکوێتانە قورتان بەسەر لەسەر مەرگی ژینای گوڵ ڕیشەی جەهل و داب و جلتان
لەسەر خاکمان دەسووتێنی. ئەمەکانی ڕاستەوخۆ هەروەک دەزانن ئەمڕۆ 25 خەزەڵوەر دووەمین ڕۆژی ڕاگەیاندنی مانگرتنی سەرتاسەری خۆپیشاندانی سەرتاسەری بە بۆنەی ئاخێزی شکۆداری ساڵی 98 هەنی مانگی خەزەڵوەری ساڵی 98 لەگەڵ ئەوەی کە ماوەیەک یا چەند ڕۆژ لەوە پێش لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئۆردوگای حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان لە هەرێمی کوردستان یێران لە هەرێمی کوردستان بۆمباران کراوە ئەوە ناڕەزایەتی و کاردانەوەیەکی زۆری لە ئاستی ناوچەکە لێکەوتەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە نزیک بووینەوە لە ساڵڕۆژی ئاخێزی شکۆداری مانگی خەزەڵوەری ساڵی 98 بەم بۆنەیەشەوە 3 ڕۆژ مانگرتن و ناڕەزایەتی بۆ ڕێزگرتن و بۆ پشتیوانیکردن لە داخوازیەکانی ئەو ئاخێزە جەماوەریە گەورەی ساڵی 98 ڕاگەیەندرا. دوێنێ و ئەمڕۆ 25 مانگی خەزەڵوەر لەگەڵ ئەوەی کە کۆماری ئیسلامی هێزێکی زۆری ڕژاندە نێو شارەکانەوە زۆر توندوتیژی لە بەرابەر خۆپیشاندەران و خەڵکی ناڕازیدا نیشاندا و پێی وابوو ئەم حرەکەتەی دوای بۆمبارانی بارەگاکانی حیزبەکان دەتوانێت خەڵک بنێرێتەوە ماڵەوە چاوترسێنیان بکات بەڵام هەمیشە کوتومانە ئەم جۆرە کردەوانەی کۆماری ئیسلامی هەمیشە ئاکامی پێچەوانەی بووە بووی بینیشمان هەم جارەش کاردانەوەکان تونتر بوونەوە خۆپیشاندانەکان لە ناوەوە
جەماوەری تر بوونەوە، داخوازیەکان ڕادیکاڵتر بوونەوە، خەڵک بە ورەیەکی بەرزترەوە هاتنە خیابان بەجگای ئەوەی کە چاوترسێن بوو بێتن. لەگەڵ ئەوەدا کە ئێمە جارێکی دیکە ڕێز دەگرین لە گیانبەختکردنی 1500 کەس لە ڕاپەڕینی خەزەڵوەری ساڵی 98 هەتاوی و پەیمانی خۆمان نوێ دەکەینەوە لەگەڵ داخوازیەکانیان و وەشێلگیرانە پشتیوانی لەو داخوازیانە دەکەین. دەزانین کە لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا لە سەرتاسەری ئێران و بە تایبەتیش لە کوردستان خەڵک بۆ ڕێزگرتن لەم ئاخێزەوە بۆ جۆشدان و گردانی زیاتری ئەم ئاخێزەی کە ئێستا کەوتۆتە ڕێوە دوو مانگەی خۆی ڕەت کردووە، جارێکی دیکە بە کۆماری ئیسلامیان ڕاگەیان کە سەرکوتەکانی هیچ کاراییەکیان نییە، بەڵکو کاردانەوەکان بە نیسبەت یا بەرامبەر بە کۆماری ئیسلامی لە کۆمەلگادا تونتر دەکاتەوە و بە گروتینێکی زیاترەوە خەڵک بەرامبەری کۆماری ئیسلامی دەبێتەوە و هەرچی زیاتر هێزی خۆی بێنێتە مەیدان و بەرپەرچی هەموو هێرشەکان و دڕندەخۆیەکانی کۆماری ئیسلامی ئەداتەوە. ئەم ڕۆژ وەک دوێنێ لە شارەکانی کوردستان و بە تایبەتیش لە شاری پاوە و بۆکان جەماوەری خەڵک لە مەیداندا بوون، لەگەڵ هێزەکانی ڕژیم بەرەوڕوو بوونەوە و لە بەشێک لە شارەکان تێکەڵچوون لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی ڕوویدا. بەداخەوە لە جەریانی ئەم تێکەڵچوونانەشدا ئەمڕۆ 4 بۆ 5 کەس لە شارەکانی بۆکان، سنا، سەقز و کامیاران گیانی خۆیان بەخت کرد. ئێمە وێڕای هاوخەمی و دەربڕینی دەردی و هاوسۆزی لەگەڵ بنەماڵی ئەو ئازیزانە جارێکی دیکە ڕای دەگەیەنین کە لە قوڵایی دڵمانەوە هاوخەمی ئەو خانەوادانەین و واقین و تووڕەیی خۆشمان بە نیسبەتی ئەو کردەوە دڕندانەی کۆماری ئیسلامی دەردەبڕین. بەڕێزان، ئەمڕۆ بۆ قسەکردن لەسەر ئەم ڕووداوانە لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی ئاخێزێکی سەرتاسەری کە کەوتۆتە ڕێ، دوو میوانی ئازیزمان هەیە، کاک محەممەدی قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا و هاوڕێ گوڵناز گوڵ محەممەدی یەکێک لە کادرەکانی کۆمەڵا و هەڵسوراوی بواری ڕاگەیاندن. زۆر بەخێر بێ هاوڕێ گوڵناز، سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ دەکەین. پێم خۆش بوو سەرەتا گردوکۆیەک لە ڕووداوەکانی ئەمڕۆ یا ئەمڕۆ و دوێنێ باس بکەن و بزانین کە لەم دوو ڕۆژەدا چی ڕووی داوە، ئەگەر ئامارێک هەبێ بە نیسبەتی و کەسانێکی گیانیان لەدەستداوە یا بە نیسبەتی حرەکاتێکی کە کۆماری ئیسلامی کردوویەتی یا دڕندە خۆیەکی کە لە خۆی نیشانداوەوە ئاکامێکی کە بوویەتی خەڵک چۆن بەرەنگاری ئەم کردەوانی کۆماری ئیسلامی بوونەتەوە. وڵای منی سلااوم هەیە بۆیەوە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، هەروەها سەری ڕێز و نەوازشدانن بۆ خەڵکی تێکۆشەری شارەکانی ئێران و کوردستان، بە تایبەت بۆ لە ماڵی گیانبەختکردوانی ئەم دوو مانگەی پێشوو. بەڵێ هەروەکو خۆشتان باستان کرد لە پێشکیەکە لە دوای ئەوەی کە مانگرتنێکی سەراسەری لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بانگەواز کرا لە شارەکانە لە دوێنێەوە لە ڕۆژی دوو ڕۆژ پێشەوە زۆربەی شارەکان گۆڕەپانی شەڕ و پێکدادان لەگەڵ کۆماری ئیسلامی و هێزەکانی ڕژیم بوون. لە شاری سنەوە ئەگەر دەستی پێکەم دواترشمە سەر شارەکانی ئێران، لە شاری سنا دوێشە و شەڕ و پێکدادان بووە لە بینی خەڵک و هێزی ئینتزامیا وەکو هەموو شارەکانی دیکە، وەکو هەموو شەوەکانی دیکە کام دوو مانگە بەردەوام بووە. بەداخەوە زۆر بەداخەوە دوو کەس گیانیان لەدەستدەدەن، ئەیسا بیگلەری و زانیار ئەڵامۆرادی گیانیان بەختەکەن. لە شاری بۆکان هەروەکو شاری سنە و باقی شارەکانی دیکە دوو لاو گیانیان لەدەستدەن کە ئیم شەویەکێکیان گیانی لەدەستا، ئیم شەوی چون لە شاری بۆکان و باقی شارەکانی دیکە ناڕەزایەتیەکان هەر بەردەوام بوو. لە شاری بۆکان لاوێک بە ناوی سامان قادربێگی و ئیم شەویش سالار مەجاور گیانی لەدەستاوە و بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. لە شاری کامیێران بەداخەوە دوێ شەو دوایەوەی کە ناڕەزایەتی و خۆپیشاندانێکی بەرچاو لە شاری کامیێران ڕوویدا، کاک فوادی محەممەدی کەسێکی خۆشەویستی ناو شاری کامیێران، کەسێکی جێگەی متمانەوە هەروەها بنەماڵەکەی بەداخەوە گیانی لەدەستدادا و دوای ئەوەی کە گیانی لەدەستدادا و ئەی بن بۆ بیمارستانی شاری کامیێران کە بیمارستانی سینایناوە
بنەماڵەی بۆ بە دوواداچوونی تەرمەکەی کە ئەڕۆن هێزەکانی ڕژیم بە تەقەی ساچمەی بنەماڵەی بریندارەکەن باوکی برای مامۆی بریندارەکەن و بەو شەرتە دوایە کە بنەماڵەکەی تێنەوە بەو شەرتە پێیانێژن کە ئەگەر تەرمەکەی فوات بینەوە تەحویڵتان ئەبێ ئێوە هیچ پرسە و سەرخۆشیەک نەبێ هەمووی لە خەفا بێ هەمووی لە بێدەنگیا بێ ئەگەر کاریوانەکەن ئێمە تەرمەکەتان ڕادەست ناکەین لەو شەرایەتە خانەواتەکەی مەجبورەکەن کە هەر بەو نیمەشەوە بەرەبەیانیەکەی تەرمی کاکفوادی خۆشەویست ئەسپەردەی خاککەن بەڵام دوای ئەوەی کە تەرمەکەی کاکفواد ئەسپەردەگرێت خەڵکی شاری کامیێران بۆ پشتیوانی لە بنەماڵی کاکفواد دەڕنە بەر ماڵەکەیان و لەوێ ناڕەزایەتی خۆیان نسبەت بە قیزەونی و تووڕێی خۆیان نسبەت بەو کارە قیزەونەی کە کۆماری ئیسلامی نسبەت بە کاکفواد و هەموو ئەو کەسانەی کە لەم دوو مانگەی ئەخیرە گیانیان بەخکردووە دەرەبڕن لە ئاکامی ئەم ڕووداوە کە ئیمڕۆ لە شاری کامیێران ڕوویداوە شەڕێکی کۆڵان بە کۆڵان بووە لە بینی نیروهای ئینتزامی و خەڵکی شاری کامیێران کەوان بە دەستی خاڵی بوون ئەوان بە ئەسلحە و حتا فیشەکهای جەنگی کە فیلمەکانیان داناوە لە ئاکامی ئەم شەڕۆپێکدادانە بەداخەوە لاوێکی دیکە خەڵکی شاری کامیێران و خەڵکی ئاوایی چرۆستانە کە لە شاری کامیێران ژیان دەکا بە ناوی بورهان کەرەمی گیانی لەدەسەدات ئەگەر بمهوێت لەسەر باقی شارەکان و هەروە شاری سەقز کە ئێمە پێشەوەی کە بین بۆ بەرنامەزە بکەین شاری سەقزی شاری مەهاباد و زۆربەی شارەکان کە ئێستا ئێمە لەم بەرنامەی شەڕ و پێکدادان لە نێوان خەڵک و نیروی ئینتزامی بەردەوامە لە شاری سەقزیش لاوێک کە پێم وایە منداڵیش بێت دانیال پابەندی گیانی لەدەسەدا کە ئێستا خەڵک لەبەر بیمارستانی شاری سەقزن لە شاری کامیێران کەسێک تریش بریندار بووە بە ناوی سعید مرادی گۆیا گیانی لەدەستاوە بەڵام زۆر کەسیش لەسەرەوەن کە نەگیانی لەدەست نەداوە هەر زەخمیە لە بیمارستانی کرماشانجارە ئەوە پژڕاز نەکراوە کە گیانی لەدەستاوە یان هەر زەخمی بەڵام بریندارێکی زۆر هەیە هەتا گیرا و ئەوەی کە دەست بەسەرکراویش هەیە بەڵام تایسە و باس نەکراوە کە کێن چونکە فشارێکی زۆر لەسەر بنەماڵەکان هەیە بۆەوەی کە جارێ ڕسانەی نەبێتەوە لە شارەکانی دیکەی ئێران هەر ئەم ئەحتساب و ناڕەزایەتی و مانگرتنانە بەردەوام بووە دوکان و بازارەکان داخراوە لە بەشێ لە شارە گەورەکان ئەتوانم بێژم 7 شاری مرۆ ئەحتسابی بووە دوکان و بازاڕیان داخستووە لە شاری تاران قەزوێن مەهاباد بانە پاوە جوانڕۆ کرماشان تەبریز یەزد گیلان خوزستان شەهرێ کورد ئیسلامشار ڕوانسەر کەرەج قڕوە زۆربەی شارەکان ئیمڕۆ مانگرتنێکی سەراسەریان بووە و زیاتر لە 30 دانشگا لە ئێرانە ئیمڕۆ ناڕەزایەتیان بۆ مانگرتنیان بۆ هەر ئەم ئێوارە لە شاری سنە لە دانشگای ئازادی لە دانشگای کوردستان کە دانیشتوەکان لە ناو دانشگا بوون نیروی ئینتزامی و دانیشتوەکان شەڕێکیان بووە تێکەڵچوونێک لە بینی دانیشتوەکان و نیروی ئینتزامیە بووە نیروی ئینتزامی ئەوانی حەسارداوە لە ناو شعارەکانە کە ئەیبینی لە بینی ئەمەی کە ئیمڕۆ لە دانشگای سنە زۆر بەرچاو بوو ئەمە ئاخرین پەیامە هەدەف خودی نظامە یعنی منزومەوەیە ئەمە شعارهایەکی ڕادیکاڵ و بەرچاو دیارێک لەم ناڕەزایەتیانە بۆ نمونە دوێشەو لە زۆربەی مزگەوتەکانی شارەکانە ژن مەرگ بەر ستەمگەر چشا باشە چە ڕەهبەر ژن ژیان ئازادی ئەمە بە نظری من ئاکامێکی بەرەو باشیە بێت ئەم ناڕەزایەتیانە و هەروە ئەم شعارانە زۆر ڕادیکاڵ و بەرحەقە بڵێ هەروەک ئاماژەت پێ کرد خودی حرەکەتەکە زۆر جەماوەری بۆتەوە هەموو گۆشە و کوژبنەکانی کۆمەلگای تەنیوەتەوە بە تایبەتیش وەک بەڕستان ئاماژتان پێکرد بە تایبەتی لەم دوو ڕۆژی ڕابردووەدا بێزگە لە بازاڕەکان و لە خودی گۆرەپانی شارەکان لە زانکۆکاندا حرەکاتی زۆر گەورە و بەرچاو هەبووە هاوڕێ گوڵناز پرسیارێکی تایبەت کە من ویستم ئاڕاستی بەڕێستانی بکەم ئەوەیەکە ئەمڕۆ لەبەر دەرگای ماڵی کاکفواد محەممەدی لە کامیاران خەڵک جەماوەرێکی زۆر کۆ دەبێتەوە لە حاڵکدا خودی ڕژیم زۆر بە هەستیاریەوە بە نیسبەتی ئەم مەسلەیە جوڵاوەتەوە هەڕەشەی کردووە هێزێکی زۆری هێناوەتە نێو شارەکان و بە تایبەتیش نێو شاری کامیاران بەڵام هەم بەپی ئەو گرتووی دویانەی کە بینیومانەوە بەپی هەواڵەکانیش خەڵکێکی زۆر جەماوەرێکی زۆر لەبەر دەرگای ماڵی کاکفواد کۆبوونەتەوە ئەم حرەکەتە بە نیسبەت ماڵی کاکفوادیا ئەم ڕووداوەی کە لە کامیاران بووە چۆنی تاریف دەکەن چۆنی لێگەدەنەوە ئەمە هەر ئاکام نەتیجەکە هەر ئەوەیە کە ئێمە دەڵێن خەڵک ترسی شکاوەوە هەر حرەکەتێکی ڕژیم کە
جنایەتێکی تێدا دەخۆڵخێت خەڵک متحدتر دەکا خەڵک یەکگرتووتر دەکا و خەڵکیش دەیەوێت ئەو پەیامە لە تەریقی یەکگرتووی خۆیانەوە بە کۆماری ئیسلامی بگەێنن کە ئێمە لە زەخت و زۆرەکانت لە حرکاتە وەحشیانەکان ناترسین چ بووات ئەو بەڵێ هاوڕێ سەید ئەگەر چاو لە دوومانگی ڕابردوو بکەین ئێران تازە وەکو دوومانگی ڕابردووی پێنایەتەوە دەستکەوتایەکی بووە لەباری کۆمەڵایەتی و لەباری ئیجتیماعی و دەستکەوتایەکی بەرحەقی بەدەست هاوردووە وەکو هەر بەردەوام بوون ئەم بەردەوام بوونە خۆی توانیویە تا ئێستا ئیدامەی بێ شاری کامیێران بێبەر نییە لە پەشیشە لە زۆربەی شارەکانی دیکە خۆتان باستان لەوە کرد کە ڕۆژی دووشەمە کە کۆماری ئیسلامی هێرشی کرە سەر بنکە و بارگاکانی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێی وا بوو خەڵک چاوترسێن دەکا بەڵام ناتوانێت خەڵک چاوترسن بێت چون خەڵک تازە کۆماری ئیسلامی ناوێت فاصلەی بینی خەڵک و کۆماری ئیسلامی و ئەو ارتباطی کە لە بینی خەڵک و کۆماری ئیسلامیە بووە پچراوە تازە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی ئێران هیچ ئومیدێکیان بە کۆماری ئیسلامی نییە بۆیە لە هەموو شتێک بۆ بەرەو پێشچوونی خۆیان ئیستفادەکەن بۆ نمونە ئێمە هەر ئیمڕۆ مەسەڵەن لە شاری کامیێران ئەوە بۆ کاکفوادی خۆشەویست و شەید فواد هاتووسە پێشەوە لەوانەیە سۆزی بۆ شارێکی دیکە بێتە پێش قەتعاً لە شارەکانی دیکە ئەم یەکگرتوویە ئەم هاودەنگیە ئەم پاڵپشتی لە بنەماڵی گیانبەختکردوان هەر ئەبێت زۆر کەس لەسەرەوە باوەڕست کە ئەمە ئەوەی کە چلە سنەتێکە ئێمە خەریکی نەم سنەتە بۆ ڕێیەخین بەڵام ئەو سنەتە بوەستە ئەبزارێ بۆ بەرەو پێشچوونی خەڵک لە ڕۆژی چلەی مەحسا ئەمینی ئەوەی خۆشان کە کردی ئەگەر ئەم سنەتگەلە بە نەزەری من بۆ پێشبردننی ئەهدافی تر بۆ پێشبردننی ناڕەزایەتیەکانی تر بەردەوامە بێت من پێم وایە ئەگەر تا ئێستا ئەمە بەردەوام بووە ئەمە ئەترازات و ناڕەزایەتیە تا ئێستا کە بەردەوام بووە ئەوەی یەکگرتووبوونی خەڵک بە دەنگەوەبوونی خەڵک ئەوەی کە ئێتر ئێمە ئەزانین کە کۆماری ئیسلامی هیچ تەغیرێ پەیاناکە ئەسڵی ئەوان لابردن و لە ناوبردنی کۆماری ئیسلامیە وەکو ساڵی 96 نییە ساڵی 96 خەڵک بەحسی ئەوەیە کرد ئوسولگەرە ئەسلاحتە لە دیگە تەمامێ ماجرا یان لەو کاتەوە خەڵک و ڕژیم ئەو هینە لە بینیانە پچراوە یان وا بوو کە مەسەڵەن کۆماری ئیسلامی ئەتوانی خەڵک تەوەهومە ڕژاوە خەڵک خۆی یەکلایی کردوێتەوە کەسی دەوێت بەڵێ خەڵک پێی وا بوو مەسەڵەن ئەگەر ساڵانی پێشووتر خەڵک پێی وا بوو ڕەفۆرمێکی هەیە ئەتوانێت ڕەفۆرمەکەی تری تر ئەوە زان ئێستادا کۆماری ئیسلامی لەسەرکار بێ نە ژیانێکی خۆشیانە لە زیندگیکی ئارامیان هەیە گرانی هەر بەردەوامە بێ ئەحتیاج بەردەوامە بێ فەقر هەر زیاتر دەبێ لەش فرۆشی بەداخەوە هەر زیاتر دەبێت بۆیە ئێستا لە هەموو شتێک ئیسفادەکەن بۆی کە بێنە ناو خیابان دەنگی خۆیان دەربڕن بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەر لە چەند ڕۆژی گوزەشتا تاکتیکێکی کە من پێم وایە جالبە لەسەر کەسانێک کە دوکانیان هەیە کەسانێک کە بازاڕین ئەنووسنەوە من هەفتێ نەخۆشم ئەم هەفتێ وەسایلم نییە سەوە تاکتیکێکە بۆەوەی کە حتا بۆەوەی کە دەنگی خۆیان بخەنە پاڵ پشتی خەڵکی دیکە ئەگەر نتوانن مستەقیم بێنە ناو ناڕەزایەتەکان ئەوەی چ ڕەوشێکە بۆەوەی کە دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی ناڕەزایەتی خەڵک من ئیمڕۆ تەسویرێکم دی لە شاری کامیێران ئەوە زۆر باسی کامیێرانمان کرد ژنێکی بە تەمەن بوو ژنەکە بە دوو بەردە و تەمەنی زۆر بوو بە دوو بەردە و هاتوو لە پاڵی جوانانە خەریک و مبارزەیە کرد ئەگەر ساڵانی پێشوایە قەوڵت پێدەم کە ترسەکە بواە ئەو ژنە هەنی هێژەوانەکان بێنە دەرەوە چون ترسێک و ئیسە ترسەکە نەماوە لە کۆماری ئیسلامی هەموو کەس دەزانێت ئەگەر ئەم جارە بڕێتەوە ماڵ ئیتر ناتوانێت بێتە دەرەوە کۆماری ئیسلامی ئەگەر ئەم جارە نەڕۆخێ ئیتر خەڵک دەنگی ئارامش بەخۆی و نبینێ هاوڕێ گوڵنازدەزانین ئەم ئاخێزەی کە ئێستا دوو مانگە کەوتۆتە ڕێ حزورێکی بەرچاوی ئاگەر نەڵێن پێشەنگی بە پێشەنگایەتی ژنان بەڵام ژنان حزورێکی زۆر بەرچاویان لەم ئاخێزەدا هەیە تۆ و باقی هاوکارەکانی لە تلویزیۆنی کۆمەڵەش یا بڵێن لە نێو ڕێزەکانی کۆمەڵەدا تا لەم فاصلەی دوو مانگەدا ئەشکێکی زۆر قورستان لەسەرشان بووە بۆ گەیاندنی ئەم هەواڵانی کە مەربوط بوون بەم ئاخێزە هەم لێرەدا پێم خۆش بوو هەم دەستخۆشیتان لێ بکەم بۆ هەم بە بینێنانی ڕابگەێنم کە ئێمە کۆمەڵێک هاوڕێی وەکو جەناب بتوان لە نێو ڕێزەکانی کۆمەڵە و لە بەشی ڕاگەاندندا هەیەکە زەحمەتەکانیان بەرچاو نییە بەڵام زۆر
کۆشا و بە شێوەیەکی تێکۆشەرانە خەرێکی کارن و لێرەشەوە ئێمە دەڵێن کە هاوڕێیانمان لە تەشکیلاتی کۆمەڵەداشان بەشانی ئەو هەموو ئەو ژن و کچانەی کە لە ئاخێزەکاندا بە شێوەیەکی بەرچاو بەشدارن لێرە زەحمەت دەکێشن. پێم خۆش بوو تۆ وەکو نوێنەری باقی ئەو هاوڕێیانمان کە لەم بەشەدا زەحمەت دەکێشن پەیامت بۆ ژنانی تێکۆشە لە ناوەوە یا بڵێن ڕووبەوان چ دەڵێ وەکو پێشمەرگەیەک وەکو هەڵسوراوێکی سیاسی و بە تایبەتیش هەڵسوراوێکی ژن لە ناو ڕیزەکانی. من سپاسی ئەو قسانەی ئەوەکەم کە باسی ئەوتان کرێ من زەحمەتمان کێشەوە بەڵام ئێمە وەزیفەمانە ئێمە هەموو ئەو کارانەی کە یەکەین بۆ خزمەت بە خەڵکە یکەین هەموو کارەکانمان لە خزمەت و بەرژەوەندی خەڵکایەوە هیوادارم بتوانین قەدەمێکمان بۆ بەرەو پێشتوونی ئەم انقلابە کە حتمەن بەرەو پێشە ڕوات هەڵگرت بێ. من لە حەدی خۆمان نبینم کە پەیامێ بم بۆ خەڵک و بەتایبەت ژنانی تێکۆشە لە شارەکانە بەڵام من پێم وایە لە 43 ساڵی ڕابردوودا کە کۆماری ئیسلامی هاتووەتە سەرکار ئەو ستەمەی کە بەسەر ژنانە کردوێتی ئیمڕۆ ئاکامەکەی بینیوە ئەوەی کە پێمان وا بوو لە ساڵی 1357 کاتێک هاتە سەرکار و بڕیاریەوەیدا کە حجاب بێجباری بێت و هەشتی مارسەکە کە خەڵک ژنان پەرچەمداری ئەوە هەشتی مارسە بوون نەخەفتووە ئەو مبارزە و ئەو ناڕزایەتی هەر بەردەوام بووە هەر بەردەوام بووە ساڵ بە ساڵ بەردەوام بووە ساڵ بەسەر ڕەنگی خۆی داوەتەوە هەر لە مانگێ دە ڕۆژ یان مانگێ کەمتریش پێشەوەی کە ئەم ڕووداوە بۆ ژینای جوانە مەرگێتە پێش لە شاری مەریوان شلێر ڕەسووڵی بەدەستی کەسێکی سەر بە کۆماری ئیسلامی خۆی خستە خوارە خۆی فڕێدا منزومەوەی ئەمە هەر بەردەوام بووە ئەوە نییە کە تا ئێستا ئەم دەنگی ژنان بڕاوێت و دووبارە سەری هەڵداوێتەوە ژنان بە هەر جۆرێک کە توانیانە نسبەت بە کۆماری ئیسلامی ناڕزایەتی خۆیانیان دەربڕیوە. من پێم وایە ئەوەی کە ئێستا ژنان پەرچەمداری ئەم مبارزان ئەگەر ژنان پەرچەمدار نەبوایان یان لە ڕیزی پێشەو نەبووایان ئەم ناڕزایەتی تا ئەمڕۆ بەردەوام نەدەبوو چونکە ژنان نیوێ لە کۆمەڵگان ئەگەر ژنان نێنە ناو ڕیزی مبارزە هیچ بەردەوام نابێت مبارزە ئەدامەی نابێت بۆیە ژنان تا ژنان ڕزگار نەبن لە جامعە هیچ کۆمەڵگای ئێمە هەروە وەکو خۆی دەمێنێتەوە ئەگەر کۆماری ئیسلامی ژنان سەرکوبەکە ناتوانێت دەنگی ئەگەر ژنێک سەرکوبەکە دەنگێکی ژنێکی تر هەڵدەبڕێ ئەگەر ژنێک دەکوژێت دەیان ژنی تر سەر هەڵەدا ئەگەر ژینای لە سەقز کوشت ژینا لە بۆکان و لە سنە و لە تاران و لە هەموو شارەکانی کوردستان و ئێرانە دەنگی سای مەرزەکانی بڕی مەرزەکانی تێپەڕ کرد دەنگی ژینا بوو بە هەوێنێک بە نەزەری من ئەوەی کە ئێستا لە شارەکانی ئێران و کوردستانە ڕوئەدات شۆڕشێک بوو ئەگەر ژنان بەشدار نەبووایان بەردەوام نەدەبوو بۆیە من پەیامێکی خاصم نییە و هیوادارم کە بتوانین باشتر ئەو ئەرکانەی کە لەسەر ژانمانە بۆ خزمەت بە خاڵ بۆ خزمەت بەم ئاعترازاتە و ناڕزایەتیانە کە لە ئێران و کوردستانە لە ئارایە ئەنجامی بێت. بڵێ بە دڵنیاییەوە ڕەمزی بەردەوامبوونی ئەم شۆڕشە ئەوەی کە دوو مانگی تولی شەشا و ڕۆژەگە ڕۆژ گەرم و گورتە دەبێت یەک دەستبوونیەتی بەشداری هەموو چین و توێژەکانی کۆمەلگایەوە بە تایبەتیش ژنانی تێکۆشەر و پێشڕە و هاوشان بەشانی پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب ئەمە واقعیەتێکە کە بەرچاوە حاشای لێ ناکرێ هیوادارم نمونەی وەکو بەڕێزشتان لە هەموو ئاستەکاندا زۆر بێت تاکو بتوانین ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە وەکو تێکۆشەرانی سیاسی وەکو خەبەتکاران لە ئاستی بزوتنەوە کۆمەڵایەتی جۆرا و جۆرەکاندا من زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیەدا هیوادارم سەرکەوتوبی لە کار و بار و ئەرکەکانتدا. بەڵێ بینەرانی ئازیز دوای ناوبڕێک دێینەوە خزمەتتان. پیکری شو سینران
نێودڵی داگیرکەران ئەی هەڤاڵانی بەزەبری پەیکەری شەو سێنەران پەیکەری شەو سێنەران ئەی گزنگانی سەراسۆ و دەمکەلی ڕێگەی خەبار هەڵگرانی بیری تازەی شۆڕش و موش دەینەجار ئەی بەرەنگارانی دونیای پڕ لە ڕەنج و ژینی ڕاش دەی بخوێنن دەنگ هەڵێنن بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش ڕەهێڵەی یاگرینتان سەر بە دوژمنکانەوی وا خوڕۆش و جۆشی چەکتان ڕۆی هەتا و پەڕزەوی با لە ڕەوتی سووری مێژ و شۆرەت و ڕەنگاتەوە با لە چوار توڕ نەیژیهانە بەرزیتان دەنگاتەوە بەرزیتان دەنگاتەوە بەرزیتان دەنگاتەوە ئەی پەڵەنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەڤاڵانی بەزەبری پەیکەری شەو سێنەران پەیکەری شەو سێنەران تەزێنن دوژمنانی ڕووتەڵانی بێبژیم بیڕمێنن ئەی هەڤاڵان کۆشکی سەر نێزە و فریم وا هەژاران دەستی ماند و تان لەسەر دێڵدادەنێن دێن بەرەو ڕیستان بە کۆمەڵ دەست لە ناو داست دێن و دێن دەست لە ناو داست دێن و دێن دەست لە ناو داست دێن و دێن ئەی پەڵەنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەڤاڵانی بەزەبری پەیکەری شەو سێنەران پەیکەری شەو سێنەران یاوکار دەکەم مادوونە من کاک حەما وەک ئاگاداری ئەمڕۆ دووهەمین ڕۆژی کە وانەکێک ڕاگەیەندراوە مانگرتنێکی گشتی سەرتاسەری کە 3 ڕۆژ توول دەکێشێ 24 و 25 و 26 مانگی خەزەڵوەر بۆ ڕێزگرتن لە ئاخێزی شکۆداری ساڵی 98 کە ئەو ئاخێزە بە درێژەی مانگێکدا زیاتر لە 1500 کەس تیدا گیانیان بەخت کرد و لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە تەقیان لێکرا و گیانیان بەخت کرد بە شێوەی جۆرا و جۆر. لا دووهەم ڕۆژی ئەم ڕاگەیاندنی مانگرتنە گشتیەدا کۆمەلگای ئێران بە گشتی بە شێوەیەکی زۆر بەرچاو جوابی داوەتەوە. ئێمە مانگرتنەکان لە هەموو ئاستەکاندا دەبینین. ئەگەر جاران بازار بە تایبەتیە چینی محافزەکاری کۆمەلگا کەمتر هاتبوونە نێو سەحنەکەەوە نێو مەیدانەکە، بەڵام لەم دوو ڕۆژەدا دەبینین بەشی زۆری بازارەکان داخراون و پەیوەستی مانگرتنەکە بوون
ڕێکخراوە کرێکاریەکان ڕاگەیاندنی جیاواز دەدەن پێوەی ملحەق دەبن و بە تایبەتیش لە نێو زانکۆکاندا بەگشتی خوێندکاران حرەکەتێکی زۆر بەرچاویان خستۆتە ڕێ و لە ئاستی شارەکانیژا هەر وەکو ڕۆژەکانی پێشتر لەیانی لە ماوەی ئەم 2 مانگەی ڕابردوودا کە دوای کوژران و گیان لە دەستدانی ناجوامێرانەیە هە کوژرانی بەدەستی دەوڵەت بە شێوەیەکی ناجوامێرانەوە ئەم حرەکەتە سەرتاسریی لێکەوتەوە کە ئێستاوە 2 مانگ بەسەریدا تێدەپەڕێت دەبینین ئێستا ینی لە درێژەی ئەو خەباتەدا لەم 2 ڕۆژەدا بە گوروترینتر ئەم حرەکەتە لە ئاستی کۆمەلگادا لە جریاندا بووە. بەڕێزت لەگەڵەوەی کە پێشتریش ئاماژەم پێکرد کە کۆماری ئیسلامی هەرجار ناجارێک بە هێرشکردنە سەر بارگای حیزبەکان بە هەندێک کاری ماجراجویانە و یا بڵێن حرەکاتی جەنایەتکارانە و کوشتار لە خەڵکو بۆ چاوترسێنکردنی ئەو جەماوەری کە هاتوونەتە خیابان بەڵام هەمیشە نەتیجەی عەکس وەرەگرێتەوە یا بە پێچەوانەکەی دەشکێتەوە ئەو بۆی دەیەوێت خەڵک چاوترسێن کە بچنەوە ماڵەوە خەڵک ینی هیچ گزینەیەکی نەماوە تا ئێستا کۆماری ئیسلامی تەنیا شتێکی بەدەستی وماوەیە چنگوددان نیشاندان و ترساندنی خەڵک و هێزنوواندنە و ئەوەشی دەبینین هەمیشە ینی لەم فاصلەی 2 مانگەدا ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەرکەوتووە کە خەڵک زیاتر سامیان لێ دەشکێت ترسیان لێ شکاوەوە نە لە هێزی نە لە کوشتاری نە لە حرەکەتە جنایەتکارانەکەی ناترسن. بەڕێستان بەرینبوونەوەی ئەم حرەکەتەوە بە تایبەتیش لەم 2 ڕۆژەدا چۆن هەڵدەسەنگێنن؟ پێشەکی سەرخۆشی یەکەم لە ئەو کەسانی کە لە خانەوادەی و کەسانی کە لە ئەرزی ئەم 2 مانگە بە تایبەت و ئەم ڕۆژانەی دوایی ئەم 2 ڕۆژە گیانیان بەخت کردووە ناڵەکانیان بە گولەی هێزەکانی ئێزگا سەرکردگانی جمهوری ئیسلامی سەری ڕێز و حورمەتیان بۆ دانەوێنم. ئەگەر لە بەشی ئاخری پرسیارەکەتەوە باس کەم شێوەکاری هەموو ڕژیمێکی دیکتاتۆر ئەگەر سەری ڕابردوو تاریخ بکەین هەمیشە وا بووە کە پێی وا بووە ئەوەی کە بۆ خۆی پێی وایە ئەوەیە بۆ خۆی ئەوەی داناوە کە جوابی نیازی خەڵق نەداتەوە بەڵکو لەسەر ئەو شتەی کە بۆ خۆی پێی دروستە بڕوە. وەکو مەسەلەن سەدام حوسێن ئەگەر دوور نەچین لە شیلی ئەگەر تاریخ وەخوێنین پینۆشە هەتا لە چاوشسکۆ لە ڕۆمانی هەموو ئەمانەگەر ئێمە سەری تاریخ بکەین هەتا ئەو وەختێک کە خەڵک خەریب و دەورانە داهەڕوخان ئەو دەیگوهینە ئێمە ئارام بشمانێ و خەڵکی ئێمە بەشدار لەم شۆڕشەیە و ئەمانە کۆماری ئیسلامیش ئەلئان کەوتۆتە ئەو حاڵەتە کەوتۆتە ئەو حاڵەتە لەسەر قسەی خۆی سوێرەتەوە گەر گوێ لە ڕۆژانەی گوێ لە هەڕەشە و گوڕەشەی فەرماندانیان کەی گوێ لە قسەی خامنەی بگری گوێ لە قسەی خاتمی بگری گوێ لە قسەی هەموو ئەوانە بگری نییە هەر یەکشی دەڵێنەوە خەڵقمان لەگەڵە و ئەوە ئەمانەی کە هاتوونە خیابان جەماعەتێک تحریک کراوی ئەم وڵاتانی دەوروبەرن و بەڵێ 1% خەڵق هاتووە و ئەمانە لە شعارەکانیان حاڵی نین و نازانن دەڵێن چی و ئەمە بە هەر حاڵ سرشتی ئەم جۆرە ڕژیمانەیە بۆیە ئەوە ئەم هەموو دەورێکیش کە ئەو کارەیان کردەوە بە قەولی جەناب شت فەرموویت هەر جوابی عەکسیان کردوێتەوە چ 96 چ 98 چ ئێستا چ پێشتریش ینی بە توولی ژیانی ئەم حکوومەتێک ئەم 30 ساڵە کاتوە هەر وەختێک خەڵک حرەکەتێکی کردووە ئەوان هێرشیان کردووە دووبارە خەڵک جوابی ڕەختری داوەتەوە 2 جار 3 جار تا ئێستا داوێتی لە بنکەی حیزب ڕۆژهەڵاتیانە لە باشووری کوردستانی عێراق هەر بەدووە ئەوایە خەڵک نییە تونتر جوابیان داوەتەوە بەتابەت ئەم دەورەی ئاخریانی ئەم چەند ڕۆژێک کە لەوە پێش لیانداوە بەدوایە ئەم یاکساب و مانگرتنە بەرینە پێکاتوە لە سەراسەری ئێرانە داوێتی جا لە درێژەی جوای پرسیارەکەتە من بۆ خۆم لێکدانەوەم لەسەر ئەم دەورەی 2 ڕۆژە بە تایبەتی ئەم بە دەورەی 2 ڕۆژە من پێم وایە ئەم قۆناغێکە کە خەریکە ئاڵوگۆڕی بنەرەتی پێک دێنێ و پێم وایە ئەم ئاڵوگۆرە من بۆ خۆم لە چەند شتایی بینم یەکێکەوەی ئەگەر دقتان کرد بێت دقت بکەن ئیعتساب و تەحەسن و ئیعتراز
سێ شکڵی جێکەوتوی سازماندراوی خەباتن لە هەر وڵاتێکە لە هەر شۆڕشێکە ئەم سێ شکڵە خەریکە جیاواز لە هەموو ئەو تاکتیک و شێوەگەری ترکە خەڵک ڕۆژانە لەم کۆڵان لەو شار لەو شەقام بەکاری بە بەڵام ئەم سێ شکڵە خەریکە جێخۆی کاتەوە خەریکە کامڵترێ بێ خەریکە بە شکڵێکی جێکەوتو خەڵک ئیسفادان لێکە کرێکارە ڕۆژ وایە حسابەکە ڕۆژێک تەزاهورات دەکە دوێنێ کرێکارانی فولاد شار هەم احتسابیان کرد هەم تەزاوراتیان کرد منزورمەوەی ئەمە خەڵک بە ڕۆژ احتساب دەکە تاریکە بێ کە تاریک بوون دەستی بکرد اعتراضەکە دێتە خیابە تەحەسون بە ئەمڕۆ ئەگەر دقەتەکە بێ خبارەکان لە برێک دانشگا تەحەسون کرا دانیشتووەکان تەحەسونیان کرد یعنی ئەم شکڵە لە ئەم شکڵە لە سازماندەهی ئەم سێ شکڵە خەریکە کامڵ دەبێت لە ئێرانە و خەریکە دەبێتە ئەبزارێکی جێکەوتوو بۆ هەر مەرحەلەیەک لە بەرەو پێشوونی ئەم هەنگاو ئەمە بە نظری من ئەمە شتێکی هینە ئەمە شتێکی تازەیە کە خەریکە بە بڕوای من کە خەریکە ئەم سێ شکڵە لە ئەم سێ شێوە لە سازماندەهی و لە ڕێکخستن خەریکە جێیەکەوێ بۆ خەڵک وەکو ئەبزارێکی مناسب بۆ ڕوبەڕبوونەوە لەگەڵ جمهوری ئیسلامی بەکاری دێنێ لە پاڵ ئەمەیە ئەم دوو ڕۆژە ئەگەر دقەتت کرد بێ خەڵکێکی زۆر وەسیع بەشدار بووە نزیک 100 شار بەشداریان کردووە ئەم دوو ڕۆژە ئەمڕۆ جیاواز دەدوێنێ لە زۆر دێهاتی چکۆلە شارەدێ چکۆلە کە تا ئێستا ناویان نەبوونی خەڵک بەشداریان کردووە ئەمە بە بڕوای من ئەمەش هینە ئەمەش تازەیە بەنسبەت دەورەکانی پێشوو زۆر تازەترە و خەڵک وردە خەریکە هێزی خۆی وردە زیاتر دێنێتە مەیدان بەشداری جوڵانەوەی کرێکاری هەرزم کردی بەڵام بەنسبەت دەورەکانی پێشووتر خەریکە هەم بەشکلی حساب هەم بەشکلی حسارە هەم بەشکی تعرض دێنە مەیدان بیانی وەسیعتر دێنە مەیدان دێنە مەیدان ئەمەش ئەم دوو ڕۆژە بە بڕوای من لەگەڵ دەورەکانی پێش ئەم دوو ڕۆژە فەرقی هەیە بەشداری ئەوە و پشتیوانیکردن بەشکلین مەسەلەن ئەوە معلمان محەسڵان چوزانم باش دەسەگە هەمووی بەجیا خەریکن بەشداریەکەن خەریکن دێن خەڵقانە دەن خۆیان ڕگەخەن دێن بەشداریەکانی ئەنی ئەمەش بەشێکە تۆش بشارەت تێکرد بەشداری بازار لەم دەورەیە بەرچاوە هەتا تا پێش ئەم دەورە بازار ئاوا بەشداری نەکردووە بازاری بەتایبەت تاران ئیسفەهان مەشهەد تەورێت شارە گەورەکان بەتایبەت تاران کە مرکزی ئەم وڵاتەیە نیە دوو ڕۆژە ئەکسەریەتی شوێ ئەو شوێنانی کە بازاری احتسابیان کردووە تازە دوێنێکە لە بازار تەزاوراتیان کرد جیاوازەوەی کە دوکان و بازاریان داخست هەموو بازار هاتم دژی ڕژیم هین اعتراضیان کرد شعریاندا بەهەرحاڵ خۆیان نیشاندا کە ئەوە بەشداری نێمە لە مینەیە ئەمەش بە بڕوای من تازەیە ئەم نمونەش ئەوە شمعت کردی خەڵکی بەشداری خەڵکی دەوروبەری شارەکان خەریکن وردەوردە ئەو شوێنانەی کە هەڵە بیابا و چوزانم شوێنێکە خەڵک فەقیرنشینن خەریکن ئەمانەش وردەوردە نیە زۆرتر تێواگلێندنە ئەم خەباتە و دێنە ئەم بەشداریەکەن ئەگەر پێشتر مەسەلەن دەیانگو کاکە ئەو کۆمەڵێ گەنجی خوێنگەر من دێن ئێساسین برێک تەزاورات دەکەن برێک شعارە دەن برێک فلانەکەن بەڵام میتر لەو قۆناغە دەرچووە لەو قۆناغە دەرچووە خەڵکێکی بەرین خەریکن بەشداریەکەن لەم شینە لە پاڵ ئەوانە شاگەر ئێمە ئەم ماوە دقەتمان کرێ بە تایبەت ئەم دوو ڕۆژە هەچی ڕەوتی ڕووداوەکان تونتر بۆ تۆ لە ناوەوە شعارەکان ڕادیکالتر بوون شعارەکان ڕادیکالتر بوون وە ڕوو لە ڕژیم بوون ڕوو لە ڕژیم بوون بۆ ئەوی ینی ڕژیمیان کردوتە هەدەف جا من پێم وایە بەم دەلایلانە من پێم وایە قۆناغە ئەم مەجموعە نمونە کە من باسم کرد ئەم نمونان باسم کرد ئەوەی کە خەریکە وردەوردە تەوازنی هێز زۆرتر بە قازانجی خەڵگە لە شەقامە لە کۆڵانە لە شارەکانە دەگۆڕێت لە عەلەیهی ڕژیم و ئەمە بەرحاڵ ئومیدوار کنندەیە بە بڕوای من و ئەمە من پێم وایە ئەمە درێژای کێشەدا معلوم نیە سبەینی احتمالی هەیە ئەم حرەکەتە بەرینتر بێت وەسیعتر بێت بۆیە من پێم وایە ئەم دوو ڕۆژە نقطە عەتفێکە نقطە وەرسەرخانێکە بە بڕوای من لە خەباتی خەڵکی ئێرانە هەتا ئەم مەرحەلەیەکە تا ئێستا هاتووە کاک محەممەد هەمومان دەزانین کە زۆر ئاماژە دەکرێت کە ڕژیم ئێستا هەموو زەرفێتەکانی بەکارنەیە ناوە زەرفێتی ماوە
ئێستاش توانایی هەیە کە بتوانێت خەڵک فری بداتەوەوانە ئێستا ئەیما مەسلەی هەمیشە باسیەوە دەکرێت کە ڕەنگە یەکێک لەو مەترسیانە مەسەلە ئیسلاحوازەکان بن بەڵام لەم ڕۆژانەشدا خاتەمی کە وەکو سەرۆک ڕەهبەر یا بڵین وتەبێژی ئەم بەرەیە بەرەی ئیسلاحوازانی حکوومەتی زاهیر بوو کە دیارە هیچ شتێکی پێ نییە کە بتوانێت ببێتە مەترسی بۆ ئەوەی کە خەڵک فری بداتەوە بۆ دەورەیەکی دیکە بە دانی هێندێک وعدە و بەڵێن و ئەوانە وەکو ئەوەی کە بڵێن ئەمە یەکێک لە بەدیلەکانی جمهوری ئیسلامی بێ یەکێک لە شگردەکان بێکە ئیسلاحوازەکان بێنێتەوە مەیدان بۆ ئەوەی کە ئەم حرەکەتە بوەستێنێ یا هێوری کاتەوە یا کپی کاتەوە بۆ ماوەیە ئەمە ئەگەر سەر ئەمە بۆچوونی خۆت بڵێ وە یان لە مەسەلەی ئەوەی کە ئایا احتیمالی ئەوە هەیە کە لە ئێراندا کودتایەک بکرێت پێش دەکوترا ڕەنگە سپای پاسداران بەم شێوەیە خۆی لە کوشت و کوشتار و دەستوەشانەکانی ڕژیم وەرنەدار و وەکو بەدیلێک بیهێڵنەوە سبحەی ڕۆژ کودتایەک بکات و بە هێندێک دروشمی تازەوە یا بە هێندێک ڕیفۆرمە خۆزم زراحە لە دەستیان دێ خامنەی لابن و حکوومەتێکی دیکە دامەزێن و بەڵام هەر لەوای ئەو سیستمەداوە هەر بە و ناوەرۆکەوە ئەوانیش لەم ئاخێزەدا دەرکەوتن کە نیرویەکی جەنایەتکارە و هیچ پێگەیەکی کۆمەڵایەتیان لە نێو کۆمەلگادا نییە ئەگەر شتێک بمێنێتەوە مەترسیەک بمێنێتەوە بۆ ئەوەی کە ڕژیم بتوانێت ئەم حرەکەتی پێ هێور بکاتەوە کە من زیاتر منزورم ئەوەیە کە نەوعێک پاشەکشە بکە نەرمژ نیشاندا هێندێک ریفۆرم و یا هێندێک ئیمتیاز بدات بەم شێوەیە پێ وایە چۆنە چییە ئەم وەڵام من پێم وایە بە نسبەت ئیسلاح تەڵەبەکانەوە هەر لە ساڵی 1992 و 1996 جاوی خوان وەرگرتەوە هەر ئەو وەختی ئەو شعارەیە کوتیان ئیسلاح تەڵەب ئوسولگەرە دیگەر تەمام شد ماجەرا بە بڕوای من درێژەیە ئێستێش ئێمە تۆ سەرنج بە دقت بکەین ئەم ماوە نیە لە دوا ئەوەش ئەم دوو مانگە و بەتایبەت ئەم یەک دوو ڕۆژە شعارەکان عەرزم کردی ڕادیکالتر بوونەوە باس لەوانە ئەسڵەن یعنی نەباز لە ئیسلاح تەڵەبە نەباز لە مەسەلەن پێشتر نیگەرانێک بۆ یان سەڵتەن تەڵەبەکان احتمالەن بێن یا مەسەلەن مجاهیدین بێن ئەبینی هیچ ڕۆژانی ئەوەڵ مەسەلەن ئەوە تازە دەستی پێ زیادە لە کەرێنە کۆیانگو مەسەلەن بژی ڕەزاشا نازانم فلان بەڵام ئێستی ئەوانش نییە یعنی شارەکان زۆرتر بەرەو کۆمەلگایەکی سکۆلار زۆرتر دەڕوە ئەو شعارانە زۆرتر ڕوویان لە ڕوخانی حکوومەتە نەک ئەوەی سازر لەگەڵ حکوومەت ئەمە بڕای من ئەمە هەوا و فەزا و هەوای شەقامە ئەو خەڵقەیە کە دێتە خیابان ئەو خەڵقەیە تەزاورات دەکات ئەو حساب دەکات بۆیە بە بڕای من سەڵتەنەت ئیسلاح تەڵەب من پێم وانە شانسێکیان بێ بۆ ئەوەی کە هینە و ئەگەر دقتش بێ وڵاتانی وڵایەکێ لەو شتانی کە من لە بیرم چوو بێشتر باسی بکەم پشتیوانی لەم حرەکەتی ئەم یەک دوو ڕۆژە لە دەرەوە هەتا زۆر چێهرەی وڵاتانی ئوروپایی و وڵاتانی سەرمایهداری و ئەمریکا و ئەوانەی هێناوەتە سەر خەت لەلایە کۆماکڕۆن پشتیوانێکە ژنان ئەبینێ ئەمڕۆ ئەم شەوە گەدەقەت کردێک کلینتۆن پەیامێکی زۆر ئومیدوارکردنەوەی بە خەڵکی ئێراندا و ئێمە بدەنگتانە بیستین و وڵاتان وەزیفەیان نەکان بیستن و ئەمانە نییە یەکێک لەو شتانێکی کە ئەم حقیقەتەی بە دەرەوە سلمان پشتیوانی خەڵکێکە لە دەرەوەن لەم اعترازاتەی ناوەوە و هەروەها داشڵەکاندنی وڵاتانی ئوروپایی بۆیە بە بڕوای من ئەوەی کە احتمالیەتەوە وەکتۆ فەرمووت کودەتا بکرێ ڕەنگە خۆ زۆر سەناریۆ هەیە احتمالان بڕوو بدا بەڵام من پێم وایە حکوومەتی جمهوری ئێسلامی هەتا ئێستێ لەسەر وەزعیەتێ لەسەر موقعیتێکایە و پێهینە بە قەولی فارسی مرغی من یەخپادارەت لەسەر ئەو شتانەی کە بۆ خۆی باوەڕی پێەتی وەسلاوە و تایسێ هیچ هینێک توزانم ئەساسی ئەو نەکراوە نەرمشێ لە خۆنیشامدا یا بێ پاشەکشەیە بکە یا بێ حتا شعاری خەڵق نییە لە شعاری خەڵق حاڵی بێ لە قسەی خەڵق حاڵی بێ وەختی خۆی شاکوتی من دەنگی ئەوەم بیست دەنگی قلام بیست بەڵام درەنگ بوو ئەمان حتا ئەوەشیان نەکتو ئەیستێ هەچەند ئەم مەرحەلە ئێشتا زۆر بە ڕوخانی جمهوری ئیسلامی ئەم شرایەتە ئێشتا زووە خەڵک ئێشتا هێزی خۆی نهێناوەتە مەیدان بەشێکی کەمی هێناوە ڕژیمیش ئیشا دەستی ئاواڵەیە بۆ سەرکوتی زۆرتر بۆ ئەوەی کە زۆرکە بەڵام هەتا ئێستێ ڕاستێکی من پێم وایە جمهوری ئیسلامی کەوتوتە موقعیتێکەوە کە
مەگەر بە زۆر پاشەکشەی پێ بکەی و ئیلا پاشەکشێ ناکا بۆ خۆی دەنگی خەڵک نابیستێ و وەختێکی ویستی پاشەکشە بکە بە بڕوای من فریا ناکەوێ ئەوەی کە بۆ خۆی دەیکا جواب بداتەوە هەر عقب نشینیە کەر هەنگایەک بۆ دواوە 100 هەنگاو هەڵگە باتە پێشەوە و ئەمە شرایەتێک بێت نەکەیتە جمهوری ئیسلامی خۆی بۆ ناگیرسێتەوە ناتوانێت خۆی کۆنتڕۆلی ئەوزا بکە و وردەوردە نییە پایەکانی لەوە سوسترە بن و لەوە هەڵەوتر بێت و خەڵک تەسفیحساب یەکجاری لەگەڵەکە کاک حەمار وەک دەزانین هەر لە وتا جمهوری کۆماری ئیسلامی هاتووەتە سەرکار بە نەوعەیەک لە دەرەوە وشاری لەسەر بووە ئەو بۆ خۆی جریانێکی ماجەراجوو بووە هەمیشە و دایم تویانە مەسەن ڕژێمێکە کە لەسەر قەیران دەژی هەمیشە قەیران ساز بۆ ئەوەی لە ناوەوە درێژە بە حاکمیەتی بدات پشتیوانی یا بڵین پشتیوانی وڵاتانی ڕۆژاوایی یاد ئوروپا و ئەمریکا لە بێزگە لە خەڵکی وڵاتەکان بێزگە لە خەڵکی وڵاتەکانە گەمێ وەکو دەوڵەتەکان چاو لێ بکەین دیارە ئێستا بە هەر ئەندازەیەک حرەکەتەکە منسەجمتر بەرینتر و جەماوەریتر بێتەوە ئەمان زیاتر گوشار بۆ کۆماری ئیسلامی دێنن کە ڕیفۆرم بکات و دیارە هەمیشەش کتومان ئەمان لەسەر بەرژەوەندی خۆیان گوشار بۆ کۆماری ئیسلامی دێنن تا ئێستاش نەماندیوە و پێشمان وانە بووە کە بەدیلێکی دیکان هەیە ئەوان دەیانەوێت لە خود نییە و خودی حاکمیت داجات چ ڕیفۆرم خوازە دەوڵەتیەکان بن خودی ئەم سیستمە بێ هێندێک ئیسلاحات بکات و وڵاتەکەی وەرکاتەوە و ینی ببێتە گوێ لە مستی ئەوان یا لە ئاراستەی سیاستەکانی ئەواندا حرەکەت بکە بۆیە هەرچی زیاتر من پێم وایە هەرچی زیاتر ئەم ئاخێزە جەماوەریتر بێتەوە و گوشار بخاتە سەر حاکمیت و سەردەسەڵات بەو ڕادێش وڵاتانی ئوروپایی لەو سیاستانەی خۆیان پاشەکشە دەکەن کە ئێستا مثل نەخشیان هەیە بۆ ئێران کە بەدیلی خۆیان بێنە سەرکار و مەجبورن تەسلیمی بەدیلێک بن کە جەماوەر لە نێوەوە دەیانەوێت و ویستم مثلا ئەو پەیامەش بگەین کە ئێمە واقعاً دەبێت جەماوەری خەڵکی ئێران کە ئێستا هاتووەتە مەیدان ئەوەی لەبەر چاو بێت هەرچی زیاتر یەکگرتوو بێ هەرچی زیاتر حرەکەتەکەی جەماوەریتر بێتەوە ئەم پشتیوانیانە دەتوانن جیدیترنەوە گوشارەکانی جیدیتر بن بۆ سەر خودی دەسەڵات ئەگەر ئێمە باسی خودی ئاخێزەکە بکەین ئەم ئاخێزە هێندێک دەستکەوتی بەدەستێناوە کە باز دەکرێت قابلی ئەستاندنەوە نییە ئەوانە واقعین لە ئەوەی کە دەوڵەت بمانەوێت نەبێت تا ڕادەیەک پاشەکشەی کردووە ئێستا لە ئاستی کۆمەلگادا تۆگە دەبینی ژنان زۆر بە ئازادانەتر لە 2 مانگ لەوە پێش دێنە مەیدان یەکگرتووی خەڵک دروشمەکان یا ئەسەن داواکردنی مافەکان زۆر سەریحتر و ڕۆشنتر بوونەتەوە و بێنی تقریباً بڵێن کەش و فەزایەکی ئازاد خوڵقاوە بەبێ ئەوەی کە ڕاگەیەنرابێ بەبێ ئەوەی کە ڕژیم ئەلامی کردبێ کە پاشێکشەی کردو پاشەکشەی پێکراوە ئەمانە بەشێک لەو دەستکەوتانن کە نائەستێنرێنەوە لەگەڵەوەژا خودی حرەکەتەکە بمانەوە نەمانەوێت ئێستا هێندێک کەم و کوڕیشی پێوە دیارە لە ڕوانگەی بەڕێستانەوە ئەم کەم و کوڕیانە چین کە دەبێ لە ڕەوتی داهاتووی خۆیدا ئیسلاحیان بکات بۆ ئەوەی کە کەمتر زەربە پەزیر بێ بۆ ئەوەی کە تووشی بەرەو ڕووبوونەوەیەکی نەخوازرا و یا ڕووداوێکی نەخوازرا و نەبێت کە ببێتە باعسی ئەوەی کە چ هەزینەی زیاتر بدات و چ ئەوەی کە نیگەرانی ئەوە بین خودی حرەکەتەکە لە نیوەدا ڕابگرێت وەڵا بە بڕۆی من پێشەوە جوابی پرسیار بدەمەوە بە ئیشارە بە شتێکەکەم ئەم حرەکەتە کە دەستی پێکرد زۆر کاڵ و کرژ بوو لە دوای مەرگی ژینا بەملاوە بە تایبەت جیاوازدا ئەو ئاخێزانی کە ساڵی 96 و 92 کرا بەڵام وردە ئەم حرەکە هەر هات و هەر هات بەرینتر بوو وەز وردە ڕێکراوتر بوو وردە ویست و خواستەکانی ڕۆشنتر بوو شعارەکانی ڕادیکالتر بوو هەموو ئەمانە ئەوە گەیەنێ کە ئەم حرەکەتە وردە لە ناو خۆیان خەریکە خۆی کامڵەکە خەریکە پێ ئەگرێ لە دارەدارە دەرچووە خەریکە پێ ئەگرێ وردە خەریکە بەرین ئەبێتەوە ئەمە بە شەرتێک بە بڕوای من بە شەرتێک ئەتوانێ ئەو ویست و داخوازی و شتێک کە هەیەی و شعاری ئەسلی کە ڕوخانی جمهوری ئیسلامی هەیە
بەسەرنجام گەێنێ وەخت بە بڕوای من دوو شت زامنی ئەوە یەکێک ڕێکخراوبوونیەتی یەکێ یەکگرتوویەتی ئەم ڕێکخراوبوونیەش دەبێت چینی کرێکار بێت بەشداری وەسیع بکات و بەشکڵێ بتوانێ ئەم دەستکەوتانە ئەم حرەکەتە وەک وەزێ وەڕێکی بخە و ڕەهبەری بکە ئەگەر ئەوە بکرێ بە بڕوای من وردەوردنیە وردەوردە شعارەکان ڕادیکالتر لە ئیستێژ دەبنەوە و ئیتر شعارێک دێتە مەیدان کە دقیقاً ڕووی لە جمهوری ئیسلامی و ڕوو لە ڕوخانیەتی ئەوەی کە تۆ فەرموود ئەم حکوومەتە هەر عملەن بازە پاشەکشایەکی بکرە واقعیە ئەم شۆڕشە دەتایتە دەستکەوتی هەزینەشی داواکە دەستکەوتی بووە دەستکەوتی زۆری بەدەستێناوە و هەتا ئەژڕوا ئەم دەستکەوتانە زۆرترە بێ خۆڕژیم پاشەکشێکی دەو لە زۆر بوارە هێزی ماندووە وەکو جاران نەیوێراوە درندەی بکە وەکو مەسەلەن هەر 1970 کەسی شەو ڕۆژگا کوشت کوڕە باب لە دووسێ لە ڕۆژا کوشت بەڵام تا ئێستێ ئەو کەسانی کە گیانیان بەخۆیان نەگە تۆ چوار لە هەرکە چەند هەڵکێکی زۆر گیراوە خەڵکی زۆر بەڵام نەیوێراوە ئەمە پاشەکشەیە دەیتر ئەمە نەعمێ پاشەکشەیە نەوعی ملاحەزەکاری پێوە دیارە نەوعی ترسی پێوە دیارە لە ئاخێزی خەڵق ئەو ئێشتا پێی وان نییە کە خەڵق تەسفی حسابی نهایی لەگەڵتەکە هەر پێی وایە بە فری و بە فێڵ و چوزانم بە سەرکوت و بەمانە ئەتوانێت ئەم ئاخێزە سەرکوتکە کە نەیتوانیەوە تا ئیستی بۆیە بە بڕای من زامنی سەرکەوتنی ئەم شۆڕشە لە داهاتوە ئەوەی کە عەرزم کردی یەکێ ڕێکخراوبوونە یەکێ بەشداری وەسیع چینی کرێکار هاتنە مەیدان خەڵکی زەحمەت کێش هەموو ئەو کەسانی کە بە شکلێک لەگەڵ ئەم چینە هاوخەباتن هاو منفعەتن بێن بەشداری بکەن لێرە و ئەم شۆڕشە بەسەرنجام گێنێ یەکگرتوویەکی کە لە ئاستی ئێراندا لە بینی کولەن ینی نەتەوەکانی ئێراندا هەیە و بە تایبەتی پشتیوانێکی کە ئێستا لە حرەکەتی یا بڵین لە بزوتنەوەی شۆڕژێرانەی کوردستان دەکرێت یا ئێستا خودی کوردستان بۆ تا سومبل و سەرچاوی ئەم حرەکەتانە ئەمە خۆی دەستکەوتن ئەمە ینی پێشتر ئەگەر تەبلیغات دەکرا بە دژی ئەوەی کە ئەمانە تەزیە تەڵەبن ئەمانە ئەسن ئەشرارن ینی چی ناو و ناتۆرەی ناشرین بوو بەم بزوتنەوانەوە بەڵام ئێستا دەبینی بۆتە سەرچاوی هیوا و ئومیدبەخشە ئەم حرەکەتانە یان تەنانەت تەئسیری لەسەر خودی بزوتنەوەکە لە سیستان و بەلوچستانیش داناوە و لە ئاستی ئێراندا لە سەر تاسەری دنیادا تەنانەت ینی خودی ناسیۆنالیست و پانئیرانیستەکان ئێستا بە تەواوی ناوێرن حەملە بکەنە سەر بزوتنەوەی کەمەنەتەوەیەکان کە بزوتنەوەیکی بەرحەقن داخوازی زۆر ڕەوانێ و بە تایبەتیش بزوتنەوەی شۆڕژێرانی کوردستان کەن هەر لە سەرەتای هاتنە سەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی و بەرامبەر بەم دەسەڵاتە جەنایەتکارە وێستاوەتەوە ئەمانە هەموو دەستکەوتن هەموو جێگای دڵخۆشین ئەگەر فەرمووی لەم زەمینەدا پێت وایە ئەمانە وەڵام من پێم وایە جنبشی کوردستان و جوڵانەوەی شۆڕژێران لە کوردستان بە دەلیلی ئەوەی هەر لە ڕۆژی ئەوڵەوە لەگەڵ حکوومەتە مخالف بووە ملی پێنەداوە و خباتی تیا بە و تەسلیم نەبووە کۆڕە دەستکەوتی و تەجروبەی هەیە و ئەم تەجروبە و دەستکەوتە وردەوردە منتەقل کرا بە باقی ئێران ئەوەی کە دەڵێن کوردستان چەشم و چراغی ئیران بە تەوری واقعی ئەمە خۆلەخۆ نییە ئەمە وایە چەخماخەیەم شۆڕەشە لە کوردستان و لێدرا وردەوردە هەموو ئێرانی تەنیەوە هەموو ئێرانی داگرتووە بۆیە شۆڕش لە کوردستان زیندوو بووە بۆ یەک لەحزەش نەخەوتووە شکستی نەهێناوە دروستە پاشەکشەی پێکراوە بە بڕوای من ئەوەی کە کوردستان ئێستا بۆتە چەشم و چراغی ئێران بە قەولی فارسەکان و بۆتە ڕاهنماوە بۆتە پاڵنەرێکی سەرەکی بۆ ئەم بزوتنەوەیە ئەوە واقعیە و دەستکەوتێکە کە جمهوری ئیسلامی قەت ناتوانێت بیستێنێتەوە بیستێنەوە بە بڕوای من ئەدامەی ئەمەش بەرە سەرکەوتنیە بە تاکید یەکێ لەو شتانی کە کوردستان دەبێ وریا بێەوە منە بەخۆشیەوە هەچەند بە شکڵی ئەمەلی ئەو یەکگرتوویە ئەو تێکەڵاویە دوانەکەوتن و هاو ئاهەنگ لەگەڵ باقی گەلانی تری ئێران لەگەڵ باقی شارەکان لەگەڵ شوێنەکان چون بە تەوری واقعی حکوومەت لە مەرکەزەوە ڕووکە ڕەنگە کوردستان بەتەنیا نەتوانێت بۆیە ئەمە یەکێ لەو شتانەیە بێ پێشڕەوان لە کوردستان هەڵسوڕاوانی فعالی سیاسی لە کوردستان ئەوان لەبەرچاو بێکە بۆ یەک لەحزەش
مەجال نەدەن توزانم بۆ چوونانەشی کە بیانەیە کوردستان جیاوەکە یا کوردستان بخاتە داوی شتێکی ترەوە داوی تەجەرتەڵەبی داوی ملیگرایی داوی مەسحاب داوی ئەو شتانەکە بەخۆشەوە دیارە ئەمانە لە کوردستانی هەمووی تاقیکراوە تەجروبە کراوە نیە و ئێستا جنبشە وەکو جنبشی سەربەد و ڕادیکال بەرەو پێش چوو هەنگاوانێ. زۆر زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەیەدا خۆشحاڵ بووم کە سپاس دەکەم دووبارە ماندوو نەبی. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بەرنامەی ڕاستەوخۆ بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا پێگەیشتنەوەیەکی دیکە ژیانێکی خۆشتان بۆ بە ئاوا دەخوازین ماڵاوە. نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشبڕان وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەتامەمان بەشتەینەکی نابێ ئەبد زیمان پرکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڕیانی ڕەنجی دەران بێنەوە مەیدانی خوێنخان ئێمە هەموو بۆ یەکتری دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان نادات هەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارەکەم من لە ژێری حکمی نادات هەروەری و بەشبڕان وا دەیڵێمەوە دەنگ هەڵبڕن وەرنەوە شەتامەکان کۆیشانمان ناڕووهێنێ وەرەی بەرز و مافی ڕوونمان ئەو دەمەی دەمانەوێ فڕووکەینە و شەقامەکان ڕۆژگارێک هەمردن شانازی و کۆڵنەدان بۆ تەرەفی سووری پیاوان و اینجا کردستان است، کابوس فاشیستا. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە
خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان با مستۆگەر بێ سەربەستی